خۆشەویستان لە مەفتەیە ئاری گەیمینگ داشکانێکی تایبەتی بۆ چەناڵی ژیر کردووە بۆ کەسانێکەوە لە ڕێگەی چەناڵی ژیرەوە سەردانی ئاری گەیمینگ دەکەن بۆ سکۆتەر ئەو ئامێرەیە خەڵکێکی زۆر گەنجێکی زۆر منداڵێکی زۆر لە کوردستان حەز دەکا هەیبێ ئێستا لە ئاری گەیمینگ باشترین و جیاوازترین و ناوازەترین و جوانترین ڕەنگەکانی سکوتەر لەسەر تەواوی کوردستان بەردەستە چەندی سکوتەری جیاوازیان هەیە بە ڕەنگی جیاوازیان هەیە تکا دەکەن مەڵێن سکۆتەر بەڵێن سکوتەر چکە دەبل ئۆیە ئۆکەی یەکێک لە سکوتەر هەر ناوازەکان ئەمەیانە کە نرخەکەی لە 330,000 دینار دەست پێ دەکات و ئەوەی بڵێ لەلایەن ژیرەوە هاتوون نرخەکەی دەبێتە 300,000 دینار بەرگەی مەودای 25 کیلۆمەتر دەکات توانای خێرایەکەشی 35 کیلۆمەتر لە کاتژمێرێک واتە خێرا دەڕوا زۆر دەڕوا و ڕەنجیشی ناوازەیە و ترتیبات شتیشی لەگەڵە بێگومان ڕەنجی جیاوازی سکوتەریان هەیە شێوەی جیاوازی سکوتەریان هەیە خۆ دەتوانی بەشە و بە ڕۆژ لەبەر دەرگای ماڵەوەت لە بە خۆت پیاسە بکەی نەزیاتی لێخوڕنی بایسکیل کەزان زۆوەزان هەستانەیە تەمبەڵ بووینە بایسکلی نیاژ هەستان لە سکوتەریە جا سکوتەری ناوازەتان ویست سەردانی ئاری گەیمینگ کەن لای ئەوان دەست دەکەوێت جگە لە سکوتەر هەر بابەتێکی دنیای ڤیدیۆ گەیمتان دەوێت هەر هەمووی لە ئاری گەیمینگ دەست دەکەوێت گەریاری دەوێت کۆنسۆڵی یاری دەوێت بابەتی پیسی دەوێت و کۆمپیوتەرت دەوێت کامێرات دەوێت مایکرۆفۆنت دەوێت دروستکردنی یوتیوب هەر شتێکت دەوێت لە ئاری گەیمینگ دەست دەکەوێت سەردانی ئاری گەیمینگ کەن یاخود لە ڕێگەی ئۆنلاین نامیان بۆ بنێرن ئۆردەریان لا بکەن گەیاندنیان هەیە بۆ هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان و سوپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی 01 ژیری سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێی 01 ژیری ئەڵلقەی ژمارە 221 تۆمار دەکەم خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەیەکی دیکە تۆنێک زانیاری نوێ دوو کۆنفرانسی گەورە ئەنجامدران ستیت ئۆف پلەیمان بینی وەروە تۆکیۆ گەیم شۆمان بینی و ئەرچە تۆکیۆ گەیم شۆمی تەواو نەبووە بەڵام ئەکسبۆکس هەندێک شتی لێ ئاشا کرد وەروە پلەی5 پڕۆمان هەیە GTA 6مان هەیە گۆستی سوشیمای نوێمان هەیە بەناوی گۆستی یوتای بابەتی زۆرمان هەیە تکا دەکەم دوگمێ لایک زۆر کەم دەکەن بۆ چناڵ ئاگەم لێتانە لایک پلیز سبسکرایب لەبیر نەکەن با دەست پێ بکەن سەرتاش بگومان وەکو هەفتەیان ڕابردوو بە باسی یارانە بکەم کە لە مەفتەیە بڵاو دەکرێنەوە و گەورەترین یاریشمان کە لە مەفتەیە بڵاو کرایەوە ئێستا بەردەستە EA Sports FC 25 یە 25مین یاری EA Sports FC یاخود فیفا نوێیەکە لەسەر مێتاکریتیک نمرێ 77 بەدەستێناوە جا لەسەر پلەیستیشن 5 77 لەسەر ئەکسبۆکس تۆسێک کەمتری بەدەستێناوە نمرێەوە زۆر بەدڵیان نەبووە لەوانەیە کێشی تەکنیکی هەبوو لەسەر پیسیش بامان شێواست هێشتا دیار نییە بەس مهم 77 نمرەیەکی مام ناوەندە تقریبا باشە لە بۆ یاریی فیفای وەرشی ساڵانە گەورەترین گۆڕانکاریەکان دەڵێن ئەڵتیمەیت تیم هەروەکو ساڵانی ڕابردوو مەچینی کۆکردنەوەی پارەیە لە بۆ EA و قمارێکی 100% حرام کراوی بێمعنایە ئەگەر بێت و پارەی لەسەر بکەیت بەڵام دەڵێن کارێر مۆدەکە ئۆکەی باشتر کرایە و گەیم پلەی جوانترە و یاریەکە زۆر سموثە واتە کەمترین گڵیچی تێدایە ڕاستە گڵیچی تێدا بەڵام گڵیچەکانی لەسەر ساڵانی ڕابردوو کەمترە و دەڵێن ڕەش مۆدەکە واتە پێنج زەمرە 5,000 ڕۆژانە ئەویشیان زۆر خۆش و بەچێژە مهم یاری EA Sports FC 25 ئێستا بەردەستە نینتندۆ یاریی نوێی بڵاو کردەوە بە ناوی The Legend of Zelda Echoes of Wisdom یاریی نوێی زەلدامان هەیە و بە زێڵداژ یاری دەکەی نەک بە لینک یاری بکەی یاریەکە نمرێکی باشی وەگرتووە 86% هەیە بێچ لە پڕ باشترین یاریەکان لەم ساڵدارندرێ لە ڕووی نمرەوە و گوێم داوە چەندین ریڤیو جیاواز بەگشتی دەڵێن گەیم پڵەیەکەی زۆر چێژ بەخشە لەگەڵەوەی کێشەی پرفۆرمەنسی هەیە لە بەرەوەی نیتندۆ سویچ ئامێریکا تەمەنی بۆ 2000 و چەند 15 چەند دەگەڕێتەوە واتە ئامێری زۆر کۆنە لە ڕووی هاردوێردەوە لە ڕووی ماسەفاتەوە تۆزێ کۆم بووە بەڵام هەمیان دەڵێن ئەگەر بێت و نیتندۆ سویچی 2 لە ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە ئەو یاریە زۆر بە ئاسانی بکاتە 60 فریم بگومان یاریی زۆر ناوازەیە مهم یاریەکە لەسەر نیتندۆ سویچ ئێستا بەردەستە و پێشوازەکان لی و نمرەکان لی زۆر باشاگە کەیفێت بۆ زۆر یاریێتە یاری نوێیەکەی دیزنی بە ناوی ئەپێک میکی ریبراشت بە نمرەی 77 بڵاو کرایەوە گەیمەران زۆریان بڵێن 90% پێدا و ڕەخنەگرانیش نمرێکی مامناوەندی باشیان پێدا 77 نمرێکی مامناوەندی باشە مهم
ئەپێکمیکی ڕیبرشت دەڵێن ساندبۆکسێکی خۆشە و یاریی کلاسیکە دووبارە بە ڕەنگەیشی و بە بەرگێکی دووبارە بڵاوکراوەوە. مایکرۆسۆفتی یاریی نوێی لەسەر پیسی بەردەستخێت بە ناوی ئارا هیستری ئەنتۆڵ دەرگە گەیم پاسش بەردەستان لەسەر پیسی تەنیا بەردەستە هێشتا لە هەموو شوێنەکانی کە بەردەست نییە. گەیمەران زۆریان بەدڵە 8.3 پێدا بەڵام ڕەخنەگرانە سەر پیسی نمرەیەکی مامناوەندی باشیان پێداوە کە 7/7 واتە زۆر خراپ نییە واتە خراپ نییە زۆرش خراپ نییە بەڵام نایابیش نییە 7/7 واتە مامناوەندە و باششە بۆ کەسانی کەیفیان بە دروستکردنی جیهان و مێژوو بەپی تێپەڕبوونی کات زەمانەکان بگۆڕدرێ و مێژوو بنووسیتەوە بە کەیفی خۆت و بارەزی خۆت و شتانە و لەمەکەتە شار دروست بکەی سیڤیلایزیشن دروست بکەی چۆن شارستانە دروست بکەی ئەو یاری ئێستا لەسەر پیسی و لە ڕێگەی گەیم پاس بەردەستە. یاریەکانی پلەیستیشن پلس لە بۆ مانجی 10 ئاشکراکران بۆ ئیسنشەڵ سێ یاریمان هەیە WWE 2K24 Dead Space و واروەها دۆکی پلس دۆکی. جا دۆکی پلس دۆکی قسەی لەسەر ناکەم و یاریی من نییە بەڵام دوو یاریەکەی دیکە بەڵێ لە مانگە باشەکان هەم Dead Space ڕوویمەی کە یەکێکە لە باشترین یاریەکانی ترسناک و مانەوە لە ژیان و هۆڕۆر کە ڕیمێک کەشی زۆر بە جوانی کراوەتەوە واروە WWE 2K24 بێگومان WWE کەیف بە WWE و مساڕعی دێم زۆران بازی دێم شاین تاخیرنەوەی کەیفشت پێنە بە خۆڕایی وەردەگری جست چانسێکی پێ بدەمزانە خۆشە یا خودنە بەڵام Dead Space بە بڕوای من پێویستە ئەنجامی بدەن. ئۆکەی بینە لای هەواڵەکانی پلەیستیشن و بێگومان لە مەفتەیە ستیت ئۆف پلەی ئەنجامدرا لە هەفتەی ڕابردووتم دەنگۆ هەیە لە دووشەمیان سێشەمیان چاشەم ستیت ئۆف پلەی ئەنجام بدرێ و بزەبەت ئەنجامدرا دەنگۆیەکان ڕاست بوون بەڵام ئەوەی پێشبینیمان نەدەکرد ئەوە بووکەوە یاریی نوێی گۆستی ببین دەمانزانین لە بەرەمێنانە بەشی دووەمی ئەو یاریە یاخود یاریی دیکەی گۆست ئۆف سوشیمای بەڵام پێش ینی سوپرایز بووم لە لایڤ ستریمەکەش بینیان سوپرایز بووینکەوە یاریی جیاوازە دێمە سەر گۆست ئۆف یوتای بەڵام بەگشتی ستیت ئۆف پلەیەکە وەکو پێشبینیمان دەکرد ینی ڕێگوا بوو کە پێشبینیمان دەکرد ئەبیژەوەیەکەوە زۆربەی فێرپارتیە ئەو کۆمپانیەکانی دیکەن لەگەڵ یەک دوو دانە یاری فەرست پارتی کە سۆنی خۆی دروستی دەکە بڵاوی دەکاتەوە باش بوو دەتوانین بڵین بەڵام کۆتاییەکە بێگومان وای کرد یعنی ئەگە گۆست ئۆف سوشیما ئەگەر گۆست ئۆف یوتای نەبا پێم وابی ستیت ئۆف پلەیش زۆر خراپدا بوو لە بۆ پلەیستیشنیم یاریەکانی دیکە ناڵم یاری خراپن یاری باشن گەیمەری خۆی هەیە و هەواداری زۆری خۆی هەیە لە هەموو جیهان بەڵام وەکو ستیت ئۆف پلەی پلەیستیشن ئەگە یاریی وای تێدا نەبا بێگومان وێرانتر دەبوو زۆر با باسی سەرجەمە و یاریانە بکەم کەوا ستیت ئۆف پلەی ئاشکراکران Elephant in the Room ئەو یاریەکەوە گەیمەرانی تقریبا لە کوردستان دابەشی دووبەرە کردیە بەڵام لە جیهان باشترە بەڵام لە کوردستان دابەشی دووبەرە کردیە ئەویش گۆست ئۆف یوتایە هەرچەندە هێشتا بزەبت نازانین کو تەلەفوز دەکرێت بەڵام پەرەپێدەرە ژاپۆنیەکان خۆیان دەڵێن بڵێن یۆتەی ئەوە ناوی ئەو چمن دەڵێن ئەو شوێنەیەکەوە یاریەکەی لەسەر ئەنجام درا سەرەتا تڕۆیلەرەکە سێ خولەک بوو پێشوازێکی زۆر باشی لێکراوە لە ئۆنلاین بێگومان بەڵام بێگومان گەورەترین کێشە لەگەڵ تڕۆیلەرەکەی ئەوەیەکەوە کارکتەری جینسەکەی تێدا نیە کارکتەر جینسەکە بەڵکو سوشی ماشی تێدا نیە بەڵکو ئێرە منتیقەیەکی دیکەیە لە ژاپۆن دوورگەیەکی دیکەیە بە ناوی یۆتێ و کارکتەرێکی نوێشمان هەیە بە ناوی ئاتسو کە باسی چیرۆکەکەشی باسی 300 ساڵ دوای زیاتر لە 300 ساڵ لە ڕووداوەکانی گۆست ئۆف سوشیمای دەکات جا سەکر پەنچ لە بلۆگ پۆستێک ڕوونیان کردەوە هۆکاری سەرەکی چییە کە وازیان لە جینسەکەی گۆست ئۆف سوشیما هێناوە سوشیما هێناوە دەڵێن چیرۆکی جینسەکەی تقریبان کۆتایی پێهات یعنی چەند بیریان لێکریتەوە نەیانتوانیوە چیرۆکەکی دیکە لە جیهانی سوشیما بجێڕنەوە چکە دوورگەی سوشیما وەگە دیڵسەکەشت کردبی تقریبان کۆتاییەکی باشیان دایتە جینسەکەی بەڵام دەیانتانی جینسەکەی گەشت بکە لە بۆ شوێنێکی دیکە بەڵام وتیان لە جاتی ئەوەی جینسەکەی گەشت بکە بچێتە شوێنێکی دیکە کە چیرۆکی ئەومان بە تەواوەتی جێڕاوەتەوە پێمان باش بوو بچینە سەردەمێکی دیکەی ژاپۆن کە سەردەمی 1600ەکانە ساڵی 1600 زاینیە لە ژاپۆنکەوە تقریبان 300 ساڵ دوای سوشیما دەکاتن کەوا چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێش هەیە دەوانێت دایانەوەی بیجێڕن چکە ئێرەش تقریبان سەرچاوی وەگرتووە لە چیرۆکی ڕاستەقینەوە تا 100% چیرۆکە وەکو خۆی لە ڕاستی وەرنجا بەڵام سەرچاوی لە چیرۆکی ڕاستەقینەوە وەگرتووە نیان دەتانی جینسەکەی بینە 300 ساڵ دوای ئەوە بۆیش کارکتەرێکی نوێن هەیە کارکتەر نوێکەشیان ئافرەتە جا بێگومان یەکسە دەیڵێم من خۆشم کە بینیم ئافرەت بوو وتم بوو
لە بەرچی ئافرەتە دەبێ ڕوونی بکەوە لە بەرچی ئافرەتە بگمان یاریمان زۆر هەیەکەوە ئافرەتن توم ڕێیدەر کە کارکتەرەکەی لارا کرۆفتە لەوەتی هەیە ئافرەتە لاسۆڤەس کارکتەری ئێڵنیمان هەیە ئابیمان هەیە لەوەتی هەن ئافرەتن زۆرینەی ستێرۆ بڵێت لە ماوەی بڵاوکریا و کارکتەرکی ئافرەت و پێشوازێکی گەورەشی لێکرا مەبەست چێشەمان لەوەی نییەکەوە ئافرەتە چێشەمان لەوەی هەیەکەوە کارکتەرەکە گەر ئافرەتە دەبی هۆکارێک هەبێ کەەوە ئافرەت بێ نەکتەنیا لەبەرەوەی کە یاریەکەم پیاو بوو ئەو جارە دەهێت بێتە ئافرەت لەبەرەوەی مەسەلەی فێمەنیزمی و وەک ئەجێندا ئەوشتان دێتە ناو گۆڕە کارکتەرەکەمان ئاسوش بە هەردووشم شێری بێکەوە دەبڵ بڵیدی بەکاردێنی دووشم شێری کەتانای بەکاردێنی سیلاحت پێ لەبەرەوەی با 300 ساڵ دوای گەستەشی دەکە 1600ەکان سیلا گەیشت بووە ئەو منتیقانە بە تەواوەتی چیرۆکەکەشی باسی ئەو چیایی دەکە بە ناوی یۆتەی کەوا لە ئەو چیایە کە زۆر بە چیای بەناوبانکیت کە دەچی ناوەکەی منێبیرنی ئێستا حالیا فوجی بەڵام فوجی نییە دەڵێ ئەو چیایە کۆمەڵێک ئاچێشەی تێدایە کۆمەڵێک خێل و عشیرەتی تێدایکەوە بەردەوام لە شەڕدا لەگەڵ یەکتر و بێکمان دژنێکی گەورەتر شێکەش داشان نەکراوە تۆ وەکو گۆستێک دەبێت بچی ڕوبەڕیان ببیەوە و شوێنەکان پاکەیتەوە جا چیرۆکی گۆسە سوشیمای لێ کردەوە کارکتەری گۆستیان وەگرتێکەوە دەڵێن دەیکەن ئەمتاڵۆژی هەرجارەی لەوانەیە گۆستێکی جیاواز دەژاپەوە لە سەردەمێکی جیاواز ببینین چیرۆکی نوێ پێ بجێڕنەوە کە پێم خۆشە شتێکی زۆ باشە خۆیان لێکشت قوفل نەدەن لێ کارکتەر قوفل نەدەن لەبەرەوەی بەگشتی جیهانی گۆست سەرنجاکێشە و ژاپۆن سەرنجاکێشە بەڵام وەکەوتم کارکتەرەکەیان کردە ئافرەت کە خەڵکێکی زۆر لە جیهان پێی خۆش نییە بەڕاستی دەڵێن بەڵام لەگەڵ ئەوەش لەبەرەوەی سەکەر پەنچە ڕێزی ئێمە بەدەست هێناوە لە یاریەکە من چانسیان پێ دەدەم کەەوە ئەو کە کردە ئافرەت بەڵام دەبی بیسەلمێنی لە بەرچی ئەو کارکتەر کراوەتە ئافرەت سامڕای ئافرەت لە مێژوودا هەن بەڵام ژمارەیان کەمن دەبێت بیسەلمێنی لە بەرچە من پێویستە بە کارکتەرێکی ئافرەت سامڕای یاری بکەم نەکتەنیا لەبەرەوەی کە ئافرەتە بەڵکو دەبی لەبەرەوەی بیکەوە چیڕۆکێکی سەرنجاکێش هەیە دەیگێڕێتەوە هاوشێوە لاسەڤەس و توم ڕێیدەر و دەیان و دەیان یاری دیکەکەوە پاڵەوانەکەمان ئافرەتە وا بێگومان ئەو کێشەیەشێکەوە زۆربەی گەیمەران کوڕن پیاون ڕگەزی نێرینە ڕگەزی مینە یاری دەکەم بەڵام ژمارەیان گەمترە بۆیە کاتێک ڕگەزی نێرینە یاری دەکە کارکتەرەکەی پیاوە بێ دەتوانانی زیاتر خۆی لەو کارکتەرە بدۆزێتەوە بەڵام کاتێک دەبێتە ئافرەت خۆی لەو کارکتەرە نادۆزێتەوە لەبەرەوەی کێشەکانی ئەو هەمانە کێشیانە نییە کەەوە پیاوێکەیتی بۆ نمونەتە کێشەکە هەرچیەک بێ زۆربەی زۆری باز دەکەم مهم گۆستە ڤیۆتە وەکو گرافیک سەیری بکەین بەڵێ ئەگە بە فۆرکەی سەیری ترۆیدەکە بکەیت بەڵێ گرافیکی جوانە تەنان گۆستە سوشیمە خۆشی زۆر جوانە زۆر خەڵک دەڵێن ئەبە DLC بە DLC دەچین نەخێت بە DLC ناتی ئەگە بە فۆرکەی سەیری کە لەسەر شاشەیەکی فۆرکەی چکە بەڕاستی جیاوازی پلەیستیشن 5 و پلەیستیشن 4 یاخود Xbox Series و Xbox One لە شاشەیەکی 1080 Full HD سەیریکەی جیاوازێکی زۆر کەم دەبێت لە شاشەکەت 4K بی بە فول کوالێت سەیری شتەکان کە ئینجا هەست بە جیاوازی دەکەی کەرنا یاریەکان بەو شێوازە پێش نەکەتی ناگەر بە شاشەی HD سەیری بکە یان لە مۆبایل سەیری بکەیت لە مۆبایل هەر گوناحە تۆ کفرە حکم لەسەر یاریی 4K PlayStation 5 و Xbox Series تەنیا ببینین لەسەر مۆبایل ئەو کفرە دەبی ئیلا بە شاشەی 4K سەیری بکەیت اینجا هەست بە جیاوازەکە دەکەێت یاریی PlayStation 4 لەسەر شاشەی 4K پلێکە دەبینی وێرام چۆن وێرانە گرافیک بەڵام ئەگە یاریی PlayStation 5 و Xbox Series تاکێتەوە دەزانی کەوا چەند پێشکەتیە بۆیە تکایە حکم مەکەن لەسەر لایڤ ستریمێکی بچووک مۆبایل ناتوانانی بەرەستە خۆت نییە دەبی ئیلا بە 4K هەمجار بە شاشەکەت 4K بێ ئەگەر نا PlayStation 5 دەبۆچیە ئەگەر نا Xbox Series دەبۆچی ئەگەر شاشەکەت 4K نەبێت با Series X دەکەم ئێستا بەعی HD بێ بەڵام دەبی شاشەکەت 4K بی چێژ لەو گرافیک و جوانی وەرناگرێت گۆستە ڤیۆتەی لە ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە ئاشتا ناوەکە تۆزێکی دەوێتە بڵێن یۆتای بەڵکی دێتە ڕادین بەڵام من سەکر پەنچ لەگەڵی بڵاوکردنەوەی گۆستە سوشیمای بەڕاستی ڕێزی منیان بەدەستێناوە ڕێزیان دەگرم و پێم وایە ئێوەی خۆشەویستیش دەبێت چانسیان پێ بدەن لەبەرەوەی لە یاریەکەم زۆر سەرکەوتو من ئەگەر لە یاری دووەم خراپ بوو بگومان ئەو وەقتی حەق خۆمانەکەوا گلەی گەورە بکەین لە سەکر پەنج بەڵام لەبەرەوەی یاریەکەمیان زۆر سەرکەوتو بووە هیوادارم ئەو یاریش سەرکەوتوبی ئاوا بشتوانن قەنەعەتمان پێبینین کەوا لە بەرچی کارکتەرەکە ئافرەتە من هەرگیز دەیڵێمەوە دووبارە ناکرێ حکم لەسەر شتێک بدەین کەوا هێشتا بڵاو نەکرێتەوە دەکرێ بڵێن کاکە ئەو یاریە جوان نییە دەکرێ بڵێنەوە یاریە هیچ نییە لەبەرەوەی گرافیکی هیچ نییە لەبەرەوەی چیرۆکەمان پێشتر بینیوە ئەو شتانەمان بینیوە بەڵام سەکە پەنج پێشتر شتی باشیان کردووە گۆستە سوشیمای بڵاو ناتوانین بڵێن سفرە و یاری زۆر کۆمنت دەبین دەڵێن سفر لەبەر کارکتەرەکەی ئافرەتە و تەمشە ئەجەندای وۆک ئەجەندای LGBT بە هەموو شێوەیەک ناشیرنە و پەسەند نییە بەڵام
ناکرێ هەموو کارکتێکی ئافرەت بەو نوع سیر بکەین ڕاستەوە کارکتەری ئەو کەسێکەوە دەنجی ئەو خانمەی دەجێڕێ لەوانەیە لە تویتر هەندێک شتی هەبێ بەڵام ئەوە شخصی خۆتی باوەڕ ناکەم ئەگە بێت و ئێستا ئەوە بکرێت لێزبیان بەڵێ ڕخنەی زۆری لێ دەگرم کاتێکە بڵاوکرێ بەڵام هێشتا هیچ نازانی بۆیش با پەرە نەکەین لە بڕیاردان و ببینیم زانیاریەکە چۆنە میوزیک زۆر ڕاقی دیار و بەڕاستی و دیارەکە جوان دیارە بە هەموو شتێک یعنی گۆسەفشی مایە گۆستێکی نوێ و بە هەموو لایەک من چاوەڕوانیە و یاریە دەکەم سەو بزانین چ ڕوودەدا لە داهاتوو یاری ئاسرۆبۆت لەلایەن پلەیستیشنەوە دیڵسێشنی لە بۆیان شاکرە کەوا دە لێڤڵی نوێ تێدایە چەند لێڤڵێکی نوێ تێدایە سپیدڕانی نوێ تێدایە وەروە دانا بۆتی تایبەتی سپێشڵی تێدایکەوە دەبێ بچین ڕزگاریان بکەیت ئاسرۆبۆت دیڵسێکەش سەرنجڕاکێش دیارە و لە پاییزی ساڵ بەردەست دەبی بینە لای ڕیم هاستەرێکەوە پێویستمان پێی نەبوو بەڵام لە هەمان کاتدا گۆڕانکاریش کراوە و سۆنی شتێکی کردووە کە پێشبینیم نەدەگەر سۆنی شتە بکە کە سوپرایز بوو بە باسی بکەین هۆرایزن زیرۆ دۆن ریماستەر ئاشکراکرا هەمان یاری هۆرایزن زیرۆ دۆنە ڤێژنی کمپلیت ئەدیشنەکەی واتە دیڵسەکەشی لەگەڵە ریماستەر کراوە دە کاژمێر دەنجی نوێ تۆمار کراوە مۆکاپ و ئەنیمەیشنی نوێ تۆمار کرا با دە کاژمێرێک ینی قسە و شت تۆمار کرایتەوە دووبارە لە بۆ یاریەکەی و گرافیک کراوەتە شێوەی ئاڵۆی کراوەتە یاری هۆرایزن فۆربدن وست و لەگەڵەوەش لە ڕووی تەکنیکی و تەرتیبات شتۆ بە حساب باشتر کرا و زۆر نزیکراتەوە لە هۆرایزن فۆربدن وست و سوودە توانەکانی پلەیستیشن 5 و پلەیستیشن 5 پڕۆش وەردەگریت و لەسەر PC و پلەیستیشن 5 لە سیویەکی مانجیدا بڵاو دەکرێتەوە هۆرایزن زیرۆ دۆن ریماستەر جا مەسەلەی کڕینی یاریەکەی دوو بابەتی لەگەڵا یەکەمیان ئەو کەسانی یاریەکەیان هەیە ئێستا حالیان کڕیویانە کات خۆی لەسەر پلەیستیشن چوار کڕیویانە سەر پلەیستیشن پێنج کڕیویانە بە $10 یاریەکە ئاپگرێد دەکرێت هۆرایزن زیرۆ دۆن ریماستەر ئەوە چێ شت نیە و هەندێک کەس یاریەکەیان بە خۆڕایی لەلایەن پلەیستیشنەوە وەگەر لە ساڵی 2020 سەردەمی کۆڕۆنای سۆنی ئەو یاری هەبە فری بە $0 دا هەموو گەیمەرانی پلەیستیشن ئەگە بیان ویزبات لەوە خۆیان لەلایەنتان ڕدیمی بکەن واتە هەموو گەیمەرێکی پلەیستیشن لە ساڵی 2020 دەیتوانی ئەو یاریە بە خۆڕایی وەربگرێت و پێم وابستان 99 بە خۆڕایی وەریگرتووە بەشی یەکەم یاریەکە جا سۆنی دەڵێ ئەگەر ئەو ڤێرژن شت هەبی هەر دەتوانی بە $10 بێگومان یاریەکە ئەپگرید بکەیتەوە واتە تەنیا $10 بدە و یاریەکە دەکرێتە هۆرایزن زیرۆ دۆن ریماستەر کە خراپ نییە ئەگەر حەز دێ لەسەر پلەیستیشن 5 دووبارە یاریە بکەیت کە من ڕخنە لەو شتە ناگرم ئاساییە زۆربەی کۆمپانیاکانەوە کارە دەکەن تەنیا $10 بەڵام کێشەیەکی دیکەمان هەیە بۆ کەسانەی داویست دەڕبیان یاریەکە خۆی بە $90 بن باشم ئەو کەسانێک کە نەیان بوو تازە پلەیستیشنیان کڕی بوو بەسەری هەڵدەستان داویست ئەو یاریە بە $20 بکڕن خەسەریە $10 ئەپگرید بکەن دەبتە $30 لەسەریان لەبەرەوەی ئەو یاریە بە چەندە $50 شتێکی وایە $49 شتێکی وایە بڵاو دەکرێتەوە $10 لێدەن بەڵام سۆنی نرخی یاریەکەی بەرز کردەوە بەڕاستی لە $20 هینایە $40 وەبی هیچ مەجای ئەپگریدی تێدا نەمینێ و بێ کەسێکە بێوێ ئەپگریدەکە بکڕێ نەک ڤێژنی کلاسیک بکڕێ کە حرەکەیکی زۆر سۆنیانەیە بەڵام لە هەمان کاتەوە کوتم دوو بەشە بەشێکیان حرەکەی زۆر سۆنیانەیە کەوا پارەپەرستن و دایانە زۆرترین پارە قازانج بکەن و گیانی نییە تو چەندی سەر دەکەی بەرکی خۆت دەی بەتاکێ لە بۆیان لە هەمان کاتیدا و کەسانێکی یاریەکەیان بە خۆڕاییش وەرگرت بوون پێشترێ هەدەتوانن بە $10 ئەپگریدی بکەن کە ئەوە شتێکی باشە بەرواری بڵاوکردنەوەی یاری لێگۆ هۆرایزن ئەدڤنچەر ئاشکراکرا بڕیارە یاریەکە لە 4 مانجی 11 بەردەست بێم و ئەو کەسانی پریۆردەش دەکەن بگومان هەندێک شتی دیکە وەردەگرن کە من زۆر کیفمە و یارینە یەک لە بەرەوەی نەک لە بەرەوەی لێگۆ و هۆرایزنە بەڵام پێم وابی پێویستمان بە یاری دیکە بوو گاڵڤارەکان یانزیاتیەوەی کرد بە باشتر بەس میهمە پلەیستیشنەوە سۆنیە و تڕۆدێکی پلەیستیشن 5 فڕۆشمان بینی کە دەیان یاری نوێ لەسەر پلەیستیشن 5 یەکەم جارە ئاشا بکرێن کەەوە ئەپگرید دەکرێنەوە بە پلەیستیشن 5 و زۆرێک لە پەرپێدرەکان قسان لەسەر پلەیستیشن 5 کردم هەفتەیە و تەنانەت چەند کاپکۆم ڕایگەیاندکەوە یاری ریزدن ئیڤڵ ڤیلیج دەکرێتە 120 FPS واتە یاریەکە دەکرێتە 4K 120 FPS کە زۆر سەرنجڕاکێش دەبی پلەیستیشن 5 پڕۆ بتوانێت یاریەکی وەکو ریزدن ئیڤڵ بە 120 فریم کار پێ بکە و جەماعەتی GT7 نیش گراند تریزمۆش ڕانگەیاندکەوە یاریەکە لە کواڵەتی 8K تاوەکو 6 فریم بەردەست دەبێت
هەرچەندە 8K 60 فرێمی تەواو نییە دەڵێت تاوەکو 60 فرێم ناوانێت لە 40 30 تاوەکو 60 یاری بکە بەس مهم بەڵێ چەند یاریەکمان دەبی لەسەر پلەیستیشن 5 بە مۆدی 8K بەردەست دەبن ئەوە وەروەها لەگەڵ فۆرمیلا 1 بە هەمان شێوە دیجیتال فاوندری چناڵی توی بەنامبانی دیجیتال فاوندری لەم هەفتەیە دەستیان بە یاریەکە گەیشتووە و تاقییان کردەوە دەڵێن بڵێ هەردوو مۆدی 8Kمان تاقی کردیتەوە هەم لە بۆ گراند توریزمۆ 7 و هەم لە بۆ فۆرمیلا 1 بەڵام پێ بگمان 100% پێویست بەوەیەکەوە شاشەیەکی 8K هەبێت اینجا دەتوانین سوودی لێ وەربگری بەڵام ئەگە شاشەی 8K نەبێت تۆ دەتوانانی بە 4K بە ڕێی ترێسینگەوە بەشێک لەو یاریانە تاقیکەیتەوە ئەگەر ناش دەتوانی بە گرافیکێکی نوێتر ئەگەر ناش بە فرێم ڕێتێکی بەرزتر مهم تۆزێکەکە یاریەکە ئاپگرێت بکرێتەوە بە پلەیستیشن 5 سوودێکی هەر لێ وەردەگری ئەگەر نا 2 تێرابایتت هەیە و دەتوانی سوودە تەواو یاریەکە وەبگری بەڵام نرخی پلەیستیشن 5 بگمان $700 چەند کۆنترۆلەرێکی نوێ پلەیستیشن 5مان هەیە بە ناوی کرۆما کۆلێکشن کە بەڕاستی زۆر جوانن و پلەیتێکی زۆر جوانیشان ئاشکرا کرد DLC نوێیەکی ئاڵنوەیەکی ئاشکرا کرا بە ناوی لیک هاوس ئەکسپانشن کە بڕیارە لە پێمەبی بڕیارە لە مانجی دەبەردەستبی لە ئۆکتۆبر کە سەرنجڕاکێش دیارە جوان دیارە و تقریبان دوو جیهانیش بە تەواوەتی تێکەڵ دەکە یەکەچیان فێدرال بیرۆ ئۆف کنترۆلە لەگەڵ جیهانی ئاڵنوەیک بێگزاری تێکەڵ دەکە لە چیڕۆکی لیک هاوسەکەی بۆ کەسانێک کەیفیان پێدێ ئەمەیان چاوەڕوان بن زۆر سەرنجڕاکێش دەبین یاریی نوێشمان هەیە بە ناوی ئارچی ئەیج کڕۆنیکل کە ترێلێکی نوێمانە بە بڵاو کرێوەکەن یاریی ئۆنلاینی ئەکشنی RPG بڕیار لە ساڵی داهاتوو بە بەردەست بێ داینستی وۆریەر ئۆریجن بەو کەسانی کەیفیان پێدێت ترێلێکی نوێمان هەیە و یاریەکەش بەرواری بڵاوکردنەوەی باشاکرا یاری داینستی وۆریەر ئۆریجن لە هەفتەی مانجی 2025 بڵاو دەکرێتەوە لەسەر تاوای پلتفۆرمەکان یاری نوێیەکەی ستودیۆی بڵام هاوس کە یاریکە لەسەر ستایلی پلەیستیشن 1 و ئەوانە دروستکرایە کە پیکسلیە و زۆر جوان دیارە بە ناوی فیر دە سپۆتلایت بڕیارە لە 22 مانجیدا بەردەست بی و یاریشی نوێشمان هەیە بۆ یەکەم جارە گەیم پڵی لێ ببین و پێمە لە هەفتەی داهاتووش گەیم پڵی زیاتر دەبین ئەوی ژیاری هێڵ is us یاخود دۆزەخ ئێمەیە یاریی نوێی ئەکشنی سەرکێشی پلەیستیشن 5 پێمان لەسەر Xbox و ئانش بەردەست دەبین پیسیش یاریەکە لەلایەن ستودیۆیەکی تقریبا نوێ زۆر نوێ نییە تقریبا نوێ دروستکرایە و یاریەکە بەوەی ینی مەبەستی یاریەکەش تاو ئەوەیەکەوە ماپی نییە پێت ناڵێ بەرەو شوێ بڕۆ هیچ نیشانێک لە شاشەی نییە چۆن دەڵێ لەگەڵ دەنگ و قسە و چیڕۆک دەتوانین بچێ شوێنی جیاواز جا چۆن یاریەکە دەکەی و بابەتەکان چی و چ نییە دەستری نازانین بەڵام ئەوە مەبەستی یاریەکە و پامی یاریەکەیە و یاریەکە بڕێت لە 2025 بەردەست بێ یاریەکانی هیتمان بە تایبەتی هەر سێ یاری کە پێی دەوترێت هیتمان World of Assassination دێتە سە PlayStation VR2 لە ماوەیەکی نزیکدا و بۆ کەسانەی وەکو من کاتی خۆی تۆزەچیان کردیوە بەڵام زۆر ئاشنایان نییە بەڵام دەزان ئەو یاری هەبووە ئەویش Legacy of Kainە بە ناوی Soul River بەشی یەکەم و دووەم ریماستەر کراوەتەوە کە دوو یارینە 25 ساڵ لەمەوبەر نەخۆی یاریشان 25 ساڵ لەمەوبەر بڵاو کرا لەسەر PlayStation 1 و یاریەکە بڕیارە لە دەیمانجی 12 ئەمساڵ لەسەر PlayStation 5 PlayStation 4 Xbox One Xbox Series و بێگومان PCش بەردەست بی لە سەری ساڵ Legacy of Kain بەڕاستی Soul River زۆر ناوازەیە ئەگەر نەتان کردیە چانسی پێ بدەن کاتی خۆی یاریەکان بۆ شێوازە منجا چی چاکراوە ماپی یاریەکە بێگومان باشتر کراوە گرافیک جوانتر کراوە یاخود هەمان شێوەی گرافیکی ڕابردوویە بەڵام پاکرایتەوە هەندێک لە دوژمنەکان دووبارە شێوەیان دروست کراوەتەوە و گەیم پڵی و دوگمەکان وەشتانەش بێگومان ئەپگرید کراوە لەگە سەردەمێستا بگونجێ Metro Awakening ترۆلێکی نوێ لە بۆ بڵاو کرایەوە بەرواری بڵاوکردنەوەی یاشاکرا لە هەفتی مانجی 11 کە یاریی مێترۆیە و لە بۆ PlayStation VR2 بەردەست دەبی Monster Hunter Wilds بە هەمان شێوە بەرواری بڵاوکردنەوەی باشاکرا بڕێر لە 28 مانجی 2 بەردەست بی Pal World بۆ یەکەم جارە سە PlayStation بەردەستە بەڵام لە وڵاتی ژاپۆن بەردەست نابی بەهۆی ئەوەی کەەوە نیتیندۆ لە وڵاتە نەک لە وڵاتە نیتیندۆ دایتی دادگای لە بەرەوەی شێوەی زۆر بە پۆکیمۆن دەکات بەس مهم Pal World ئێستا سە PlayStation 5 بەردەستە DLC نوێ لە بۆ یاری Steel Blade بڵاو دەکرێتەوە کەەوە هەردوو یاری Nier Automata لەگەڵ Steel Blade بێکەوە تێدایە و زیاتر لە 30 جۆر زیاتر لە چەندین ئاوتفیتی نوێ زیاتر بەردەست دەبی فۆتۆمۆد بەردەست دەبی و DLC نوێش بێگومان بەردەست دەبی The Midnight Walk یاریی نوێمان هەیە یاریی سەرنجا کێشە دارک فانتەسیە و زۆر سەرنجڕاتیشان لە بە PlayStation 5 و PlayStation VR2 بەردەست دەبی لە بەهاری 2025 پێمان بێت سەر کۆنسۆڵەکانی دیکەش و ترۆیلەکەی سەرنجا کێش دیار بوو و چاوەڕێمە بزانم چۆن دەبی یاریەکە
Teenage Mutant Ninja Turtles Shredder's Revenge DLC نوێ لە بۆ بەردەست دەبی بە ناوی Radical Reptiles کە بێگومان هەمان ستایڵە بەڵام پێما بێ شوێنێکی نوێ گەڕەکەی نوێت بۆ دەکاتەوە لەگەڵ چەند دژمێکی نوێ ناویان ببێ و ترۆلێکی نوێشمان هەبوو بۆ Sonic Generation Sonic Shadow Generation Sonic X Shadow Generation کەوەکەوە کارکتەری شادۆس لێرە کیانۆ ریڤز دەنگەکەی بەرزەست دەکە هاوشێوەی فیلمەکەی Sonic فڕییە کە شادۆسی تێدایە و هەر کیانۆ ریڤز دەنگەکەی بەرزەستە دەکە و ترۆلێکی نوێی Towers of Aghasba بڵاوکرایەوە ئەز نازانم بە غەڵەتی دەخینمەوە یا خودنا Towers of Aghasba یان Aghasba یارێکی دروستکردنی جیهان و شتە و لە هەمان کاتدا سێنجاچێش دیارە قەشنگ دیارە دەتوانی شوێن دروست بکەیت بگەڕێی ئەکسپلۆڕیشن بکەی و بە شێوەی ئەردی ئاکسس لە مانجی 11 ئەمساڵ بەردەست دەبێت خۆشەویستانەوە تقریبا زۆربەی هەرە زۆریست ئەو شتانە بوو لە State of Play جارە شاکرێن و بێگومان ئەنگۆش بۆ چونتان زۆرم بەڵام تکای دەکەم بەبێ جنێودان و بەبێ بێڕێزیکردن کۆمنتەکانی خۆتان بنووسن بۆ چوونی خۆتان بنووسن لەسەر ئەو شتانێکەوە لە State of Play ئاشکراکە بێمە سەر PlayStation 5 Pro بە تایبەتی بەندڵەکە سۆنی بە فەرمی نرخەکەی شاکە نرخەکەشی لە نێوان $950 بۆ $1050 کەوا چەند شتێک لە خۆ دەگری PlayStation 5 Pro 30 Edition لە خۆ دەگری کە شوێ PlayStation 1 هەیە دەستکێکی ئەو کۆنترۆلەرێکی DualSense Edge لەگەڵە کە ئەویان نرخی بە $220 و کیسێکی لەگەڵە وەستانی و بێگومان کۆمەڵەشێکی لەگەڵە هەمی بای 950 بۆ $1050 میهمە ئاسە وڵات شتە جا ئەوها یەکسەر لە ئۆنلاین نەما تەنیا بۆ دوو خولەک ئەو بەندڵە گرانبەهایە لە ئۆنلاین دەست ناکەوێت هەمووی سۆڵداوت بوو 12,300 دانە تقریبا بەدەست ناکەوێت ئێستا حالیان بۆ خەڵکی لە ئیبەی داینایتەوە لە وێبسایتی دیکە داینایتەوە ئەو کەسانێکەوە پری ئۆردەریان کردیە پری ئۆردەرەکەی خۆیان دەفرۆشنەوە بە چەندی بە یەک دەفتەری بە دوو دەفتەری بە سێ دەفتەریان بە 5 دەفتەری دۆلاری خەڵکی دەیفرۆشنەوە لەبەرەوەی خەڵکەکی یەکجار زۆر نەک لەوە خاتی PlayStation 5 Pro بەڵکو لەبەرەوەی شێوەی وەکو PlayStation 1 کلاسیکە جوانە سەرنجاشش دیارە خەڵکی بە یەک دەفتەر و دوو دەفتەر و سێ دەفتەری ئەستا و کۆنسڵانە دەفرۆشنەوە من وتم دانەی دەکڕم بەڵام بە دەقەیەک نما لە ئۆنلاین جا چۆنەوە بەدەستم دەکەوی بەڕاستی نازانم کارە ساتە زۆر دڵم تەنگە ئۆکەی بێمە سەر دەنگوویەکی نوێ لافتێ ڕابردوو بوو بەڵام بیرم کرد باسی بکەم ئەویژەوە بکە PlayStation 6 ئەگەری هەیە دوو جۆر کۆنسۆڵ بی یاخود چۆن وەکو Xbox Series S مان هەیە و X مان هەیە سۆنی شتێکی لێ بابەتەی بکەم بەڵام ئەوەی PlayStation 6 کە سۆنی بڕیارە لە 2028 یان 29 شای بکە کۆنسۆڵ نییە دانەیەکیان بەڵکو دانەیەکیان هاندهێڵە واتە وەکو ستیم دێک و لە تەرتیباتان هەیە باشە هاندهێڵدێکمان دەبێت وەکو Nintendo Switch و ستیم دێک و PlayStation 6مان دەبێت جا تاکەڕێگە بۆ سەرکەوتنی سۆنی بەڕاستی بە بڕای من ئەوەیەکەوە سەرجەم یاریەکانی PlayStation 4 کار پێ بکە و هاندهێڵدا بەشێکی زۆری یاریەکانی PlayStation 5 کار پێ بکە و بە شێرە شێوەکان یاریەکانی PlayStation 6 کار پێ بکە چۆن ئەو کاری دەکەن نازانم بەڵام ئەگەر بتەوێت تۆ هاندهێڵدێک لەلایەن سۆنی دروست بکرێت و سەرکەوتوو بێ پێویستە ئەو کۆلێکشنە گەورەی گەیمەرانە ناو ئەکاونتی خۆیان هیچیان حاضر بی لەوێ هەبی پێویست ناکە دووبارە یاریەکان بکڕینەوە چکە بەڕاستی من نامە گەیمەری کۆمپیوتەر ئێستا حالیان لەبەرەوەی یاریەکانم هەمووی لەسەر PlayStation و Xboxن هەموو یاریەکانم کڕیوە هەموم هەیە بێمەسە کۆمپیوتەر دەبێ و یارانن دووبارە بکڕنەوە یان دەبێت کڕ بە کراک داڵۆندیان بکەم کە ئەو کارە ناکەم ئێستا حالیان چکە چێشە مەشاکلیان زۆرە و حەز ناکەم یاریەکان بە چێشەوە بکەم بەسەرەکە دیجیتال لایبرەریەکە لەسەر PlayStation و Xbox هەیە بۆ کاتی هەیە هاندهێڵێکی نوێش بڵاو بکەن هەر کۆمپانیەک پێویستە لەو شوێنانە بەردەست و یاری کۆنکۆرد چەندی تێچوە $400 میلیۆن تێچوە بەڕاستی بە مەفتی ئاشاکرا کەەوە کانکۆرد لە پۆدکاستێک پێما بێ ئاشاکرا کە دووسێ کەس وتیان زانیاریمان هەیە لەسەری و لە ئۆنلاینش تاقیەوە بەڵام کانکۆرد بە $200 میلیۆن ستودیۆ فایرۆک لەلایەن PlayStation کراوە 200 میلیۆنیشان لێداوە $400 میلیۆن لە سۆنی ڕاوەستا یاریەکەوە تەنیا بە چەندی بە دوو هەفتەی سۆنی هەرڕای گرت و یاریەکەی کانسڵ کرد و پارەشی داوە گەیمەران واتە یاریەکەی هەر لە بوونەوە نەهێشت چکە بەڕاستی حیات چوون بە ترۆلێرێکی نوێژ لە بۆ Last of Us پارتوی بڵاوکرایەوە وەرزی دووەمی Last of Us کەوا تقریبا هەمان شتەکانی ناو یاریەکەیان دووبارە کردیتەوە ئابیمان هەیە بۆ یەکەم جارە ئابی دەبینین و جۆڵ کە سپۆیل ناکەم سڕ دەدەم ئایزکی دەبینین کارکتەرەکانی دیکە دەبینین Last of Us Part 2 بەڕاستی یاریێکەکەوە گەیمەران زۆر دوو دڵمون لێ کە بڵاوکرایەوە کە بڵاویش کرایەوە تقریبا گەیمەرانی دابەشی دووبارە کرد بەشێکەوە زۆریان بەدڵ بوو بەشێکیشکەوە دەڵیان دایانوت یاریەکە ڕاقیە بەڵام چیرۆکەکەیان تێکدا
لەبەر هەندێک هۆکاری کە ناتوانم سپۆیل کەم بۆ کەسانی کە نەیان کردووە شتێک ڕوودێتە تێیدا من بۆ چنی خۆم بێگومان دەربڕیە ڤیددیۆیەکم هەیە لەسەریکەوە من بەدڵم بوو بەڵام کێششم لەگەڵی هەبوو بەڵام بەڵدیشم بوو چکە بەڕاستی ئەگە بێ سەر یاری لاسەڤەس پارت و وەکو گرافیک وەکو جۆرانەوەی چیرۆک وەکو گەیم پلەی لە هەموو شتەکان تۆ بە تایبەتی گەلستە لەسەر پلەیستیشن 5 بکەی بە 6 فریم یەکێک لە جوانترین یاریەکان تاوەکە سەر لە ژیانمدا کردووە و بە حیاتشی باوەڕ ناکەم یاریەک هاوشێ بە لاسەڤەسی بتوانێت گەیم پلەی چیرۆک کواڵەتی ڤیژوەڵ لێک کاتدا پێشکەش بکە لەسەر پلەیستیشن نەبووە نەمان بینیوە لاسەڤەس توانێ و کارە بکە بێمە سەر هەواڵەکانی ئەکسبۆکس و سەرەتاش بگومان بەوەرەس پێ دەکەم مایکرۆسۆفت بە فەرمی ڕایگەیاند کەوا ئەپی ئەکسبۆکس لەگەڵ ئەپی گەیم پاس دەکەنە یەک ئەپ بەڕاستی بمعنەیە پێشترش وە بۆ ئێستانی سیرکەن من دوو ئەپلیکیشنی ئەکسبۆکسم هەیە ئەوە ئەپی ئەکسبۆکسە ئەوە ئەپی گەیم پاسە باشە ئەوە من کریتمە iOS 8 جوانە ئەو iOS 8 باشە من کریتمە iOS 8 ڕەنگەکانمەوە بە جوانی تەنیش دێکدانەیە تەمشاکەن شتی جوانم کردیە ئۆکەی دوو ئەپمان هەیە دەیکەنە یەک ئەپلیکیشن کە واتە ئەپی گەیم پاس لەوانەیە نەمینێ ئەپی ئەکسبۆکس بمینێ و گەیم پاس بخەنە ناو ئەپی گەیم ئەکسبۆکس هاشەوەی ئەپی پلەیستیشن کەەوە هەموو شتەکان لە خۆ دەگری و بتوانین لەوێ یاریش بکڕی هەر زۆر باشە کە بەڕاستی ناتوانین لەسەر مۆبایل یاری ئەکسبۆکس بکڕی کە ئەنی لە ئەپەکە ناتوانین یەکەنە لە براوزە دەتوانین هیوادارمەوە کێشێت چەند مایکرۆسۆفت بەشداری تۆکیۆ گەیم شۆی کرد بەڕاستی بەڵام ئەوشتە گەورەی کە لەو کۆنفرانسە ئارز کرێت تڕۆگەرە نوێیەکەی مێتەل گیر سۆلید سنیک بوو بە ناوی ئەلفا کە مێتەل گیر سۆلید سنیک 3 کەەوە گەیم گرافیکی یاریەکەمان بە شێوەیەکی نوێتر بینی تقریبا زیاتر کارکتەرەکانمان زیاتر بینی چیرۆکەکەمان زیاتر بینی و بێگومان لە کۆتاییشدا خانمەکەمان بینی کە زۆر سانزاچش دیارە من بەڕاستی نەم کردووە بەشی سێم نەکردووە کردیتم بەڵام تەواو نەکردیە لەو جۆرە کەسانەمەکەوە لە بیرم نمایە کاتی خۆی کردیت مەسە پلەیستیشن 2 بەڵام لە بیرم نمایە ئۆکەی نازانم چیرۆکەی لەستی بوو نازانم باسی دەکرد من خۆم هاوادارێکی زۆر گەوری مێتەڵگیری نیمە بەڵام مێتەڵگیری 1 و 2 تەواو کردووە سێ بەشەکم لێ کردو تەواو نەکردو لە بیرم نمایە بەزەبت نازانم چوار لەسەر پلەیستیشن 3 بڕەکم کرد بەڵام تەواو نەکرد 5 بەڵێ کردم و تەواو کرد ئەویان خۆش بوو لەسەوەی ئەفغانستان بوو بەشەکانی کەش نازانم مێتەڵ گیر تۆزێک مێشکم لەگەڵی کۆجیما ئەیدیم لەبەرەوەی کۆجیما زۆرم حەز دێ ئەو بەشە نوێژداقیکەمەوە گرافیک جوان دیار بوو هیوادارم لە ساڵ داهاتوو هەمومان سوپرایز بکە یاریەکانی فاینەل فانتەسی پیکسل ریماستر ترایلز ئۆف مانا و لێجند ئۆف مانا هەمویان بێکەوە لەسەر ئەکسبۆکسی بەردەست کران ستارکرافت ریماستر یاری کۆنەکانی ستارکرافت ئەو یاریم کردووە کات خۆ لەسەر کۆمپیوتەر لەسەر کۆمپیوتەرە پینتیۆمەکان ستارکرافت یاریی زۆر خۆشە ریماستر کرێتەوە بۆ کواڵیتی 4K دێتە سەر کەمپین نوشتەکانی دێتە سەر گەیم پاسی وەروەها ئەکسبۆکس وەز بە کۆنترۆلەرێکی نوێیان شا کرد کەەوە بە ناوی گۆست سایفەر بەڕاستی زۆر جوان کارە سات جوان ئەو دەستکانە بین لای هاڵ یاریەکان زۆر شتمان هەیە بێگومان سەرتاش بەڵێ بۆ فەرمی ئەساسن شارۆس بە فەرمی دواخرا بۆ 2025 و بڕیارە یاریەکە لە 4 مانگی 2025 بڵاو بکرێتەوە هۆکاری دواخرانەکەش زۆر سەیرە لەبەرەوەی سەرۆکی یوبیسۆفتی وتی یاریەکە تەواو ئامادەیە چێشە تەکنیکیەکانیشمان چارەسەر کردووە بەڵام دەمانەوێت هێشتا باشتری بکەین و هەندێک بابەتی ساید میشن و ئەوشتانەشی زیاتر بکەین و دەمانەوێت یاریەک بیکەوە لە ڕۆژێکم هەموو شتەکانی تێدابی بەردەست بی و گەورەترین هۆکار لە بۆ دواخرانی و یاری بێگومان ڕخنەکانە لەسەر کارکتەر ڕۆژپێستەکەی کەەوە بە حیساب ساموڕای و ژاپۆنیەکان دەکوژی کە خەڵکی زۆر دەڵێن بێ ڕێزیە بەرامبەریان ئەوش مەسەلەی وۆک ئەجێندایە مهم یاریەکە دواخرا و یوبیسۆفتیش وەزی خراپە بەڕاستی پشکەکانی یوبیسۆفت زۆر دابەزی لە ماوەی 11 ساڵ ڕابردوو پشکەکانی ئەوەندە دانەبەزیوە لەبەرەوەی یاریەکەی ستار وۆرز ئاوتلۆس باش نەفرۆشە ئەساسنەکە دواخرا و چێشەیەکی شێ بەڕاستی لە 2025 گۆست ئۆف یوتای پلەیستیشنی یۆتەی پلەیستیشنی بڵاو دەکرێتەوە یوبیسۆفتیش ئەساسن کریدی بڵاو دەکاتەوە کە ئەوەش هەر ژاپۆنە سەرۆکی یوبیسۆفتی لە چاپێکەوتنێک وتی پێمان وایە هەردوو یاری لەبەروی هەردوو یاری باسی هەمان
ژاپۆنی و ساموڕایشتان دەکات پێمان وایە هەردوو یاری دەتوانن بێکەوە کار بکەن دەتوانن بێکەوە هەبن و هەردووچیان بێکەوە زۆر باشیش بفرۆشن لە ساڵی 2025 ئەو قسەویە چەندین راپۆرتی جیاواز لەسەر GTA 6 لە مەفتەیە بەردەست خران و دەمێ باسی ئاماژەبان دەچیان بکەن دەچیان دەنگۆنمان دەچیان لاوانی ڕازبیان دەچیان ڕازنەوەی بەزمیهیم ئەوەی خۆشەویست ئاگادار بن یەکێکیان دەڵێن ستۆری سەرەکی بچووکتر دەبێت کەمتر دەبێت لە GTA 5 لە چاو یاریەکانی ڕابردوو GTA بەگشتی مین ستۆریەکەی کەمتر دەبی بەڵام سایت ستۆری زۆر دەبی تقریبان دەیانەبێ سایت ستۆریەکەی بەحسا بە پێدەنگوێوی سایت ستۆریەکان واتە ئەرکە لابەلایەکان ئەچی سەرچینە ئەرک لابەلا زۆر دوور درێژتر بی تقریبا وەکو ڕێدێتی دانێ بکەن ڕێدێتها دوو زۆر ئەرکتە بوو ئەرکێکتە بوو کەوا نیشانەی زەردی لەسەر بوو کەوا ئەرچی سەرچی بوو مینمیشن بوو و ئەرکێکشمان هەبوو نیشانەی سپی لەسەر بوو کەوا ئۆپشنال بوو بژاردە بوو دەیکی یاخود نایکێکە بتکرێبە جیهانەکە دەوڵەمەندتر دەبی لە پێش چاوت ئەگەر نەشتکرێبە ئاسایی بوو بەڵام بتکرێبە باشتر بوو بێگومان لە بەروی جیهانەکە دەوڵەمەندتر دەبوو چیڕۆکی جاتر دەزانی و کارکتەرەکان زۆربەی شتە گەورەکانیش تقریبا نەکشت زۆربەی بەڵام هەندێک شتی گەورە لە سایت میشنەکانی ڕێدێت بەدەر دەکەی بۆ نمونە ئەو تاکە یەکجار ئارتە دەرێ من دەترسم نەمردن لە سایت میشنەکان هەیە یەکجار ئارتەر باسی ژنومارە منداڵەکەی پێشی خۆی دەکا لە ئەرچی سایت میشن هەیە بەڵکو لە ئەرکە سەرچەکان نییە ئەو قسانە بۆیە سایت میشنەکانی ڕۆکستاری هەموو کاتێک زۆر بەقوت و شاهید تاقیکردنەوەنە پێشم وایە لە بۆ GTA 6 پێدەچی هەمان کار بکەن و ئەمەیان دەنگۆنیە و فەرمیە ڕۆکستار هەندێک هەلیکاری نوێ ئاشا کردیە بە ناوی سکرین شۆت کاپچر ئارتست دەیەوێ پێویستی بە هەندێک کەسی نوێ هەیە بۆ ئەوەی لە ناو یاریەکە سکرین شۆتی یاریەکە بکەن و بە شێوەیەکی هونەریانە و سکرین شۆتانە بڵاو بکرێتەوە واتە ڕۆکستار ئامادەکاری دەکات بۆ ئەوەی چەند سکرین شۆتێکی نوێی یاری GTA 6 لە ئۆنلاین بڵاو بکاتەوە لاانێ لە بیرتان بیلوانش لە بیرتان نەبی The Day Before ئەو جەماعەتەم کە یاری The Day Before یان بڵاو کردەوە دووبارە گەڕاینەوە بە ناوی فانتاستیک 2.0 ستودیۆی فانتاستیک 2.0 کیکستارتریان ئاشرا کردیەکەوە زۆر بێمانەیە و بێگومانیشمەوەی کە ئەوانەی دەگیرێن ئەگە بێن ئەمریکای دەگیرێن بری فرتفێڵی گەوریان لە گەیمەرا کرد پارەکەیاندا بەس زەماتە فرتفێڵ دەکەن دوایشتیشم باسی بکەم بە باسی یاری بلاک میت وکۆن کەم زیاتر لە 20 میلیۆن کۆپی لێفرۆشاوە و بێگومان ئێستا گەوتە لە مێژوو یاریەکان و بێگومان یاریەکە شاین تاکردنەوە خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینی مەڵقی پرۆگرامی سفرەگژیری تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورتە نسپێرم خوداتان لەگەڵ